گفتوگۆکانی ڕۆژی شەممە لە نێوان ئێران و ئەمریکا دانوستان نیە، بەڵکو کۆبوونەوەیەکی ئاساییە. ئەمڕۆ چوارشەممە 9 نیسانی 2025 تیمی برۆس وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەیاند دانوستانەکانی ڕۆژی شەممە لە عومان دانوستانێکی فەرمینیە و دەتوانرێت بە کۆبوونەوەیەکی ئاسایی بۆ دیاریکردنی چوارچێوەی دانوستانەکانی نێوان ئێران و ئەمریکا هەژمار بکرێت. لە لایەکی دیکەوە هەر ئەمڕۆ ڕۆژنامەی واشنگتن پۆست بڵاوی کردەوە گەر ڕژێمی ئێران پێداگری لەسەرەوە بکات کە دانوستانەکان ناڕاستەوخۆ بن، ڕەنگە نوێنەری تایبەتی سەرۆکی ئەمریکا بەشداری کۆبوونەوەی عومان نەکات و دۆخەکە قورستر بێت. خاڵی جێی سەرنجەوەیە کە بنیامین ناتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل پێشنیارێک ئاڕاستەی ئەمریکا دەکات و دەڵێت پێویستە ڕێکەوتنامەیەکی سیاسی و شێوەی ئەو ڕێکەوتنامەی لەگەڵ وڵاتی لیبیاکرا لەگەڵ ئێرانیش بکرێت، باشتریشە دامەزراوە ژێرخانە ئەتۆمیەکانی ئێران لەناو ببرێت. هەواڵی دانوستانی ڕاستەوخۆی نێوان ئێران و ئەمریکا بۆ یەکەم جار ڕۆژی دووشەممە 8 نیسان بە شێوەیەکی سەرسوڕهێنەر لەلایەن دۆناڵد ترامپەوە ڕاگەیەنرا و ڕۆژی سێشەممەش هەردوو وڵات گێڕانەوەی جیاوازیان خستە ڕوو سەبارەت بەوەی کە ئایا ئەو گفتوگۆیانە ڕاستەوخۆ دەبن یاخود ناڕاستەوخۆ.